دیارە ئەمڕۆ مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری پێشوازی کرد لە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی بەرپرسی ئۆفیسی کوردستانیە بەرپرسی مەلەفی کوردستانی ڕێکخراوی نێودەوڵەتی خاتونێک لەگەڵ کارکوشیار بەرپرسی لە سلێمانی هاتبوونە ئێرە بۆ ئەوەی تەنسیق و هاوکاری هەمانگیەکمان هەبێت تاوەکو بتوانین لە ڕێی کۆمەڵی دادگەریەوە خزمەتەکانیان زیاتر هەموو خەڵکی کوردستان بگرێتەوە. معلومە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی ڕێکخراوێکی سویسرایە بەڵام لە مەجای عالمیە کارەکە و لە ئێستاە زیاتر لە 90 وڵات چالاکیان هەیە و زیاتر لە 11 هزار فەرمانبەریان هەیە لە هەموو وڵاتەکان ئەو کار و چالاکیەکانیان لە مەجای کاری مرۆییە بە تایبەتی لە ڕابردوو لە مەجای شەڕ و لە مەجای جەنگەکانە کاریان کردووە سەردانی سژنەکانیان کردووە و خەبەری سژنەکانیان گەیاندووە بە کەسوکاریان و لە ئێستاشە مەجالەکان فراوان کردووە لە مەجای تەندروستیە کارەکان و لە مەجای پاراستنی ئاوا کارەکان وەکو ژینگە. ئێمە هیوادارین کە لە داهاتوە بتوانین لەگەڵ ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی بتوانین خزمەتێکی باش بە خەڵکی کوردستان دەستەبەر بکەین و بتوانین ئەو خزمەتانی کە ئەوان هیانە بۆ هەموو عالم بۆ هەموو توێژەکانی دنیا ئێمەش بتوانین بشێک لەوە سوودمەندی بین بۆ خەڵکی کوردستان و بۆ دانیشتوانی بە تایبەتی پارێزگای سلێمانی.